پرۆژەی کۆبوونی خۆراک لە ساڵی 1997ەوە واتە نزیکەی 22 ساڵە ئەو پرۆژەیە هەیە وای لێ هاتووە کە پێویست دەکات گۆڕانکاری تێدا بکرێتن. گۆڕانکاریەکەش بەو شێوەیە دەبێت یەکەم ئەو کارتەیکەوە بۆ وەک کۆبۆن بەکاردێتن سمارت کارت بێ واتە کارتی زیرەک بێتن. دووەمینیش ئێمە وەکو وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان لە سەرەتاوە پشتگیری نظامی ڤاوچەرمان کردووە بۆ ئەوەی ئەو کەسانەی کەوا مستحقن ئەو کەسانەی کەوا داهات یاخود ئەو خێزانانەی کەوا داهاتی ڕۆژانەیان لە $5 کەمترە ئەوان بەو پرۆژەیە سوودمەند بن. ئەوەی کە ئێستا لە ئارادایە ئەوانەی کەوا ڕاتب بوو داهاتیان لە $1.5 دیناری عێراقی زیاترە ئەوان کۆبوونی خۆراک نایانگرێتەوە. نزیکەی بەپێی مەزەندا بەپێی خەمڵانە نزیکەی 150 دەتوانم بڵێم هاوڵاتیان کۆبوونی خۆراک دایانگرێتەوە لە هەموو عێراق. ئەو کاتە هەم مانگانە ئەو خۆراکە دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیان لەبەر ئەوەی ئێستا حالی حاضر چەند ساڵێکیشە ئەو پارەیە کە تەرخان دەکرێت لە بودجەی قانونی موازنەی عێراقی بەشی ئەوە ناکاکەوە هەموو مانجێک هاوڵاتی خۆراک وەربگرێت بەشی ئەوە ناکاکەوە هاوڵاتی خۆراکی کوالیتی باش وەربگرێتن و بەشی ئەوەش ناکە کە هاوڵاتی چەند مادەیەکی زیاد وەربگرێتن.